سعر لە پرسیارەکەتیەوە دەست پێ دەکەم وەڵاهی نێوانم باش نییە لەگەڵ تەزبیح بۆی کە بە بەردەوام لە ئیش و کارین ڕەنگە هەڵگرتن و بەکارهێنانی تەزبیح کەمێک قڕس بێتن بەڵام بە شێوەی گشتی کە لە دواوە ئێمە دەبینین زۆرەهات تەزبیح هەیە ینی ڕەنگ و شێوەیان ێزگار جوانە ینی بۆ ئەوە دروست کراوە کە لە دەستی بگری ئەو کاتانەی کە کاتی دڵی کاتی بۆشاییت هەیە یاخۆت سەفەر دەکەی بەکاری بهێنیت بەشێک ئەوانەی کە تامەزرۆ بەکارهێنانی تەزبیحن ئەوان زیاتر لە قەدر و قیمەتی تەزبیح دەزانن کە کوالێتیەکەی و زۆرەکەی و ئەو تامن چێژەی کە بەکاری دەهێنن ئەم بازاڕە دەکەوێتە بەردەم پارچی شار لە هەولێر ئەنی بەرامبەر ئێمەش قەڵای هەولێرە کە دەڵاخانەی کۆنی هەولێری پێدەگوترێت ئاری ئەنی مێژووی ئەو شوێنە کۆنا تەنها ڕۆژانی هەینی نییە بەڵکو هەموو ڕۆژێک بە بەردەوامی هەیە بەڵام جیاوازتر ئەوەیە کە ڕۆژانی هێنی قەرەباڵغا ینی خەڵکێکی زۆر سەردانی دەکات بەوەی کەوا دەوام نییە نی خەڵک لە پشووە ئەوانەیە کە دێنە هەولێر یاخود ئەوانەیە کە لە هەولێرن زیاتر سەردانی و شوێنە دەکەن بۆی کە زۆرە جیاوازەکانی تەزبیح ببینن نرخەکانیشیان جیاوازانی ڕەنگە لە نرخی چەند هەزار دینارێک دەست پێ بکات بۆ نرخی زۆر بەرز دەتوانیت قسەمان لە بۆکەی سەبارەت بە جۆرەکانی تەزبیح یعنی ئەوەی کە لە بەردەمت دەیبینن ڕەنگ و شێوەیان ێزگار جوانە تایبەتمەندیەکانی تەزبیح لە چێ دروست دەکرێت ئێوە بە خۆتان دروستی دەکەن نا بەخۆ تەزبیحەکان زۆربەی لە دەرەوە دێن بەس قەزوان لێرە دروست دەکرێت لە ناوخۆمە هەشو مەسە مادەیە مەسە ئێستا کارە بێ سەندەلووسەیە بە قالبە لێرە وەستامانەیە دروست دەکات بەس ئەو ئێستاوانە ئەوە قەزوانە و دەستکردی خۆمانە ئێکوانەیە کوردستانی خۆمانە بەس بعد بکەن کە مەسە سەندەلووسە کەرمانە کارەبە ئەوانە مادەکانیان جیاوازانە لە دەرێ دێتن زۆربەی توڕاب کارەبە سەمادەیان زۆرەوانە لە دەرێ دێن بەس کارەبەکان مەسە هەیە بە قالبە لێرە وەستایە دروست دەکات چەرخی ئێرەی پێدەرێن ئازۆکەین لە هەولێر هیچ تەزبیحەکەیە تایبەتمەند بە دەشتی هەولێر یا خەڵکی هەولێر بەکاری بهێنێتن تەزبیح زۆر بەکاردێن بزانم قەزوان زیاتر یعنی ئی خۆمانە خەڵکی خۆشمان زۆر بەکاردێنن بەس ئێستا سەردەم ئێستا گۆڕای گەنجەکان زیاتر تەزبیحت کە مەسە بەکاردێن گسکەکان و سیفسیەکان مەسە و بابەتانەوەنە گەنجەکان زۆر ئەوانە بەکاردێن ئەو بەردانە زۆر بەکاردێنن بەس ئەوکانی خۆمان پیاوە قەدیمەکان زیاتر قەزوانە و سەندەلووس قەزوانان ئێستاوە دەستکردی خۆمانە کوردستانی یەکوانەیە خەڵک زۆر بەکاردێنن ئەگەر تەزبیح نرخی زۆر بەرز بێ دەگاتە چەند لێرە یاخود نرخی کەم هەرزان بێت دەگاتە چەند هەیە کارە بێ مەسە بە غرامە غرامی هەیە مەسە کارەبی ئەڵمانی غرامی تا 50 دلاری دەڕوا ڕەنگە تەزبیح دانی بسە دەفتەری نیوە شێ دوو دەفتەری شەیە بە دەفتەری شەیە بە غرامە جوان غرامی هەیە لە 2 دلاری دەست پێ دەکات هەتا 50 دلاری دەست پێ دەکات ئەوان نەوعیان زۆرە مەسە ئەڵمانیەکەی لامی باش لەوزە ئۆقرانی هەیە ڕووسی هەیە پۆڵۆنی هەیە پۆڵۆنیەکە و ئەڵمانیەکەی باشە ئەڵمانیەکەش بە دەرەزەیەکە خۆش بڵێ یاریەوەی کە کاسبکارە باسی کرد زۆرە جیاوازەکانی تەزبیح دیکوانە هەیە وەک لە دیمەنەکانیش بینیتان نرخەکانیشیان بە چەند هەزار دینارێک دەست پێ دەکات تاوەکو دەگاتە دەفتەر دۆلار کە وە خۆی دەڵێتن بە غرامە و بە چێشەکە کڕین و فرۆشتنەکەیان بەڵامەوەی کە دەیبین لە دیمەنەکان ینی لە کوردستان ئاری یاخود ئەو خەڵکانەی کە تەمەنیان هەیە یاخود ئەوانەی کە لە بۆنەکان تەزبیح بەکاردێنن زیاتر تەزبیحی قەزوانەکە هەم لەگەڵ جلوبەرجی کوردی هەمیش لەگەڵ ئەو بۆنانەی کە لە کوردستان هەیە یاخود ئەو کەسانی کە بەکاری دێنن گونجاوترە بە بەراورد بەو تەزبیحانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێن.